ملحیدەکان لایڤی دەکەنەوە ئەمن بە دیاریان دادەنیشم قسەی ناشیرن دەکەن ناشیاو دەکەن جارجار لە کۆمنتی جوابیان دەدەمەوە خوا تۆ بە نەعوزبیلا جون دەدەنە خوا و پێغەمبەری ئایا ئەمن گونەحبار دەبم تەمەشایان دەکەم جیان لێ دەگرم نەک گونەبارە بی خوشکەکەم ئەگەر بێت و لەمە بەدواوە بچیتە ناو لایڤیانەوە تۆش بەشداری لە کوفرەکانیان چکە خوای گەورە لە سوڕەتی نیساء استغفر الله العظیم فەرمێ ئەوانەی کە جنێ و سوکایەتی بەدین ئەدەن بە ئاەتەکانی ئەڵڵا ئەدەن ئەگەر تۆ دابنیشی لەگەڵیانە و بەشداربی لەگەڵیانە یعنی گوێیان بۆ بگریت ئینەکە ئیدە میثلوهم تۆ وەکو ئەوانە لێدێت بۆیە بەناوەی ئەوەی دیفاع بکەی لەو ئیسلامە یان جوابیان بیتەوە یان جنێوێکیان پێ بێ یان لە کۆمنتا قسەیەکیان پێ بڵی ئەمە بەڕاستی بەهانە نییە و ئەو ئیسلامە بەڕاستی پێویستی بەوە نییە من و تۆ بەرگری لێ بکەیت ئەم ئیسلامە بۆ خۆی خوایەک هەیە سوبحانەوە تەعالە یعنی کە خۆی خاوەنێتی ئەی پارێزی یەقینت هەبێ ئەی پارێزیە سەتی وەکو ئەوانە سەریان دای لەو شاخە کە پێی ئەوترێ ئیسلام و سەریان شکا و لە گۆڕ نار بۆیە یعنی مەسەلەی مولحیدەکان چەند ساڵە چەندین ساڵە لە وڵاتە عەرەبیەکان لە ئەوروپیەکان لە ئەمریکا چەند ساڵە هەوڵی ڕوخاننی ئەم ئیسلامە و تێکشکان نێدەن بۆیان نەکراوە و بۆشیان ناکرێت حتا ڕۆژی قیامەت بۆیە ئەم ئیسلامە ما بەلەغە اللەیل والنەهار ئیسلام بگاتەکوێ ئەو خۆر بگاتەکوێ شەو ڕۆژ بگاتەکوێ ئەو ئیسلامەش ئەگاتە ئەو شوێنە انشاءالله عفوم کە مامۆستای بەڕێز دەستت خۆشبی وەڵا زۆر مامۆستای بەڕێز زۆر برای بەڕێز یعنی لەگەریان مناقەشەی دەکەن ئەمن ئەوە دوسێ جار هەستیان لێ ڕادەگرن بە زۆر پێم ناخۆشە کە جنێوی دەدەن بە کۆمنتی هەندێک جوابم داینەوە لەبەر ئەوەی پرسیارم کرد ئایا گونەحبار دەبم؟ نا خوشکە بەڕێزەکەم جوابی مەدەوە کۆمەڵێ برای زۆر زۆر بەڕێز وەکو دکتۆر مەحموود و دکتۆر ماتەڕ و مامۆسا خەتاب و کۆمەڵێ لەو مامۆسا بەڕێزە مامۆسا هەردی و ئەمانە لەسەر خەتن الحەمدولله هەموو شوبهەکانیان ڕەتداوەتەوە الحەمدولله علمیەن و عەقلیەن و نەقلیەن هەموویان ڕەتدراونەتەوە بۆیە ئەوەی بۆ ئەوان ماوەتەوە جنێودانە ئێوەش نابێ بەشدار بن لەو جنێوانە زۆر قێزەوانن مامۆستا زۆر پیسن ئینشاڵڵا خوای گەورە هیدایەتیان بدە ئەگەر ناخوای گەورە لە دوڕ دەویاندا ئەمەش کوردی وەچی خۆمانن عەفوم کە یعنی زۆریان لە هەولێرن دادەنیشن ئەوها بێئەدەبن بێئەدەبی دەکەن هی خوشکەکەم وەکوتم ئەو ئیسلامە خوای هەیە ئەوان بەوای ئەو ئیسلامەوە سوبحانەڵڵا دژایەتی کردنیان بۆ ئیسلامە خۆشبەختیان لێ هەڵگیراوە خەو و خۆراکیان لێ هەڵگیراوە تەنانەت ناتوانن بە ئیسراحەتش بخەون بۆچی چکە ئەوە خەوی ناخۆشە بینن ئەوەنە یعنی ها ئیسراحەتیان نییە بەڕاستی ناوێرن یعنی ڕووی ڕاستەقینەی خۆشیان بە بەو خەڵکە پیشان بن کەواتە لێیان گەڕێ فەذەرهم فی طغیانهم یعمهون وەکو خوا ئەفەرمێ با هەر لەو گێژاوەیە بخولێنەوە هەتا ئەو کاتی کە مەلەکل مەوت دێ ناقڕگەیان ئەگرێەوە ئەو ڕوحە لە لاشەیان دەرەکە و سادیانەکاتەوە بەرەو قیامەت بڕیانەکە ئەو کاتە دیار ئەکەوێ کە کێ حەقە و کێ ناحەقە